ئێمە لە یادداشتەکەمان ئەوە بوو گوتمان پاڵپشتیمان لێ بکەن لەو یادداشتنامەیەکە فەرق جیاوازی نەبی لە مابینی هیچ یەکێک یان ئەوەتە هیچ یەکێک ساڵاشی نەکە یانی ژەوەتە کە لە بۆ هەموو شتەکان پارەدا بێم کرێ و هەم لە ڕێگای جەنابی وەزیر و هەم لە ڕێگای حکوومەت و هەم لە ڕێگای لەژنە ئۆلمپیک کوردستان یادداشتنامەکە لەو خاڵانە کۆ دەبێتەوە. یەکەم دەرکردنی یاسایەکی وەرزشی بۆ کارەپێکردن و کارپێکردن و سەرپەرشتیکردنی وەرزش لە کوردستان یەک خاڵی زۆر مهمە یعنی یاسایەکمان پێویستە لەبەرەوەی هیچ یاسایەکی وەرزشی نییە کە کاری پێ بکەین ئەوەمان جەنابی وەزیری ڕاگەیان دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ یەکێتی ناوەندی باسکەی کوردستان ئەوە شتێکی پێویستە ئینشاءڵڵا بە هەوڵ و تەقەڵای هەموو لایەک ئەو خاڵەش جێبەجێ بکرێت ئینشاءڵڵا هیوادارین. هەڵوێستی پەرلەمان چییە بۆ سەرفکردنی بودجە تەنها بۆ یەکێتێکی ناوەندی تۆپی پێ بەڵام بودجە نییە بۆ گشتی شکاین تر وەڵام نەدانەوە یادداشتنامەیەکی یەکێتی باسکەی کوردستان لە ساڵ 2010 جەنابتان ڕاگەیان کارەکان ئامادە بوون ینی 2010 یادداشتنامەکماندا پەرلەمان و حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و لژنە ئۆلمپیک بەڵام زۆر بەداخەواتە ئێستاکە هیچ وەڵامێکی ئەرێنیمان وەرنەگرتەوە. دیاریکردنی هەڵوێستی لژنە ئۆلمپیک کوردستان بەرامبەر یەکێتیەکان بەگشتی ڕوون و دادپەروەرانە نییە ئەوەش خاڵەکە ئەنی بەڕاستی داوا لە لژنە ئۆلمپیک دەکەن دادپەروەرانە بی لە کارەکانی یعنی ناکرێ ئەو مەسئولی سی یەکێتێک بە کەیف خۆ چاڵاشی بکەوە کاینتکە بێبەش بکرێت وتمان هیواداری یەکێتیەکانیش پاڵپشتمان بکەن لە بۆی دەوڵەمەندتر دەبێت یەک یەکێتی داواکاریەک بکاتن لەوانەیە ئەو مەبەستنێتە دی بەڵام ئەگەوایت کە پاڵپشت هیوادارین لە ڕێگای جەنابتانەوە یەکێتی وەرزشەکانش بێنە سەخت ئەو داواکاریانمە پاڵپشتی بکەن هەتا بتوانین ئەمەش حەقی خۆمان بۆ هەموو یەکێتی وەرزشەکان دابین.